پرۆژەی مەنەفێستی هێڵ پەیوەندیەکی هونەری و کولتوری و فکری فێرخوازانی هونەرە بۆ دیالۆگێکی کراوە لەگەڵ جیهانی دەرەوەی خۆیان. بۆ تاوتێکردنیان بابەتە بینەرمان بن. بەرنامەکەم دەست پێ دەکەم بە میوانداری بەڕێزان مامۆستا وهەبی ڕەسوول هونەرمەند هاژان سەلام، هونەرمەند هێمن یەحیا. زۆر بەخێر بێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. مەنەفێستی هێڵ چ پرۆژەیەکی ئاڕاستەکراوی هونەریە بۆ نەخشە و پێشنیارێکی نوێ؟ سەرەتا بەخێر بن. پرۆژەی مانەفێستی هێڵ سەرەتای بیرۆکەکە لە گفتوگۆیەکی من و هونەرمەند بەهایدن ساڵی 2023 لە گەلەری ئێستا پێشانگایشی کردبووانێ و ئەزمونێکی نوێی هێنابوو کە لێ نمایشی کردهبوو. گفتوگۆکەمان لێەوە دەستی پێکرد کە ئێمە چۆن پرۆژەیەکین بۆ فێرخوازانی پەیمانگای هونەرە جوانەکان لە دەرەوەی ئەو ژینگەی خۆیان کاری تیاکەن. سەرەتای پرۆژەکە لەگەڵ خوێندکارەکان دانیشتین گفتوگۆمان کرد بە شێوەیەکی ئۆنلاین. ئەو کاتە هونەرمەند بەهایدن گەڕایەوە بۆ دەرەوەی وڵات. ئیتر لە ڕێگەی ئۆنلاینەوە چەند جارێک دانیشتین لە مانگی 2024. دوای ئەوە ڕێککەوتین لەسەر ئەوەی کە پرۆژەکە بەرینە گەلەری ئاڤێستا لە شاری مانهایم لە وڵاتی ئەڵمانیا. بەڕاستی من حەزەکەم لێرا و تەوزیفە بکەم. یعنی بردننی پرۆژەیەکی وا بۆ جێگەیەکی لەو چەشنەی وەکو گەلەری ئاڤێستا کە مێژوێکی خۆی هەیە لەوێ و بینەرانێکی تایبەت و هەمیشەی خۆشی هەیە. هەر بردننی پێشانگایەک نییە ئەمە، بەڵکو ئەمە تاقیکردنەوە ئەزمونکردنی ئاستی خوێنکاران بەلایەکی تریش ئەزمونکردنی چۆنیەتی پەروەردەی هونەری ئەم خوێنکارانەیە و گەیشتنی بەم بەرەنجامە کە کۆتا ساڵەکانی پەیمانگەیە لە بەشی گرافیک. ئایا ئەم ڕێچکەیە بە چه ئاقارێکە ڕۆیشتووە؟ لەوێ بایی چەند لە ئاسۆی چاوەڕوانی بینەری هونەری ئەوەیە؟ ئایا پێشوازی بینەری ئەوێ بەرامبەر کارێک کە هەڵگری ناونیشانێکە کە ناونیشانی پەیمانگایەکە و بەشێکی وەکو گرافیک و پۆلێکی دواپۆلەکان کە پێنجی گرافیکە، ئایا چ کاردانەوەیگات ڕنگدانەوەکەی چۆنە بێ؟ ئەمە بۆ چ مامۆستا هەیە من چ بۆ خوێنکارەکان، چ دوایش بۆ پەیمانگا و دوای بۆ من تەسەوەکەم نێوەندی هونەری کوردی لە کوردستانی باشووریش ئەگەر بتوانین وا بڵین ئەزمونێکە و وەرگرتنەوەیەکی فیدباکێکی زۆر تایبەتە. ئێمە بە چه ئاقارێکە ڕۆشن؟ ئاقارەکە تەندروستە، تەواوە، یا کەموکورتی هەیە یا خوانەخواسەکە کەموکورتیە لە کوایە، یاوە خود ئاقارێکی وایە کە جێگرتووە ئەویش لە ڕنگانەوەی لە بینەرانی ئەوەیە. ئەوەندەی من لێرەدا بتوانم ئاماژەی پێ بم، بینەران پێشوازێکی باشیان لێ کردووە و تەنانەت داوای درێژکردنەوەی پێشەنگاکەشیان کردووە. بەڵێ بۆیە هەر ئەوەندە میزجارە لێرا و تەوزیفە بکەم کە ئەمە هەر پێشەنگایەک نییە و تەنها، بەڵکو پێکانی ئامانجێکی لەو بشێوێشە. دەستە خۆش بێت. منیش پێم وایە ئەبێتە دەرگایەکی واڵاو کراوە بۆ ئەو خوێنکارانە کە بتوانن کارەکانیان لە دەرەوەی کوردستان نمایش بکەن. ئەبێتە بەڕاستی هۆکارێکی گەورە کە ئەم خوێنکارانە بتوانن لە داهاتوە کاری باشتر بکەن و بەڕاستی ئینیان هەبێت بۆ داهاتوو، بینینێکی جوانتریان هەبێت و فکریان ئەواڵاترە بێت بۆ ئەوەی کە بتوانن ئەزمموی زیاتر بکەن و دنیا ببینن بەڕاستی کە هونەر لە دەروی کوردستان چۆنە بینن و لێرە هونەر چۆن و جیاوازیەکان ببینن. ئەمە بێتە دەرفەتێکی گەورە و کراوەتر بۆ خوێنکارەکانمان. هەر خۆی ئامانجی ئێمە ئەوە بوو، ینی جۆرێک لە دیالۆژی کللتوری دروستکەین، چکە لە پرۆژەکە لە دەرەوەی ژینگەی خوێنکارەکانە. ئەمە بۆ ئەوان ئەم بەرکەوتنە کللتوریە و دواتریش کاردانەوەی بینەر لەوێ بۆ کارەکان بۆ ئێمە گرنگ بوو بەڕاستی و لە ئاستێکی باشدا بەڕاستی پێشوازیشی لەکرا پرۆژەکە لەوێ و ئەو بینەرانی کە لەوێ هاتبوون بۆ نمایشەکەیان بۆ پێشانگاکە کە تا ئێستش بەردەوامە وەکو عارەز با بڵین،
ئەو تەسەوریان نەبوو کە بەو شێوازە و بەو دەقیقە و بەو بیرۆکە جوانی کە خرا بۆ سەر کانسنەکان ئەو خوێندکارانە بتوانن تەوزیفی فکری خۆیان بکەنەوانێ لەسەر کارێکی هونەری بەو شێوازە، ینی لە ئاسوی چاوەڕوانی ئەوانە بەو شێوازە نەبوو سەرەتا، بەڵام بەڕاستی کارەکان زۆر جێگەی سەرنج بوو دوایی لایەن. بەڵێ مامۆستا دیالۆکی نێوان دوو کولتوری فرەرەهەندی جیاواز چۆن لە نێو بازنەیەکی تێگەیشتنی هاوبەشدا یەکانگیر دەکرێن؟ بێگومان ئەو بەرەنجامی بەدیێنانی بەرەنجامێکیوا لە ڕێی لەم جۆرە چالاکیانەوە بێ کە تۆ وەک گوتم وەک ئەزمموی خۆ دەخەیتە بەردەمی بینەرێکی بێگومان دەستە بژێری ڕۆژ ئاوایی کە ئامادەی هەبووە لەو شارە و لەو پێگەیە و لەو گەلەریەدا. جا ئەم کۆکردنەوەیە ئەو بەرەنجاممان پێیاتەوە کە ئایا ئێمە لە دوای وەرگرتنەوەی فیدباکی پێشەنگاکە ئایا ئێمە چیمان کردووە، چۆن بڵین ئەم دوو کولتورەمان پێکۆ کۆ کردوتەوە، ئایا ئەوان خوێندکاریان تا ئێستا لە سەرم ئاستانە لەوایە کە لەم بابەتە کارانە بکە یان کاری تر ئەکا و لە ڕووی تەکنیکیەوە ئەوان بای چەند مەسەلەن سەرسامیان هەیە بە توانای تەکنیکی خوێندکارەکانی ئێمە. بۆ نمونە ساڵێک لە ساڵەکانی دوای 2000 پرۆفیسۆری چۆکو میشالفیە لە ئەکادیمەی بەرلینەوە هاتە باڵێن کۆلێجی هونەری سلێمانی کە چاوی بە کارەکان کە و وتی لە ڕووی تەکنیکی هونەریەوە بەڕاستی خوێندکارەکانی ئێوە زۆر باڵاتن لە خوێندکارەکانی ئێمە. ئەنی ئەمە ئەو شتە بوو کە ئێمە نەمان ئەزانی. ئەمە خاڵێکی کەش ئەوەیە خوێندکارەکان لێرە لەو ڕیتمە دەرئەچن کە ساڵانە لەسەری ڕاهاتوون بڵێن کار بکەن، پرۆژە بکەن، کارنامەی دەرچووکەن، دوای لە هەر ناو پەیماگا بۆیان نمایی شەکرێ و هەموو مەسەلەکان کۆتاییە لێرە. بەڵام ئێستا نا دەرچەیەکی تر هەیە، چوونە دەرەوەی کە ڕچەشکێنێکی کە هەیە بەرەو دەرەوەی پەیمانگە، نەک هەر بەرەو دەرەوەی پەیمانگە، بەرەو دەرەوەی نێوەندی هونەری حتا سلێمانی و کوردستانیش بەرەو پێگەیەکی تر. ئەمە خوێندکارانی وەجبەکانی دوای ئەمەش دڵخۆشەکە کە هەمیشە شتێکی تر هەیە، پەیوەندی و پەیوەستی گرتنێک هەیە لە بینی پەیمانگە و دەرەوەی کوردستان. ئەمەوە ئەکای خوێندکاران بە ڕۆحێکیکە کار بکەن، هەر ئەوە نەبێ کارەکانیان کە لە ناو پەیمانگە ئاستێکی دیاریکراوە بۆ نمرە وەرگرتن یا بۆ دەرچوون یا دەرنەچوون یا جۆرێک پێزانین و هەڵسەنگاندن وەربگرێت. نە، ئەمە بابەتیش کەژێتە ناوکە ئەم کارانە ئەم جۆرە چالاکیان لە ناو پەیمانگە هەمیشە معڕەزە بۆی کە ببرێتە دەرەوە بۆ جێگە و پێگەیەکی وا لەوێ نمایش بکرێ. بەڕای منیش پیشاندانی کللتوری جیاواز یان لە دەرەوەی کوردستان کە ئێمە بتوانین چۆن کللتوری خۆمان بینە دەرەوانێ و جارێکی تر پیشانی بینەوە یاخود ئێمە ئاشنابین بە کللتوری دەرەوە، ئەمە خاڵێکی گرنگە بێ بۆ خوێندکارانمان کە بتوانن نمایشی فکری و ڕۆشنبیری خۆیان بکەنەوانێ لێرەیە و بەڕاستی ئەمە کاریگەریەکی زۆرە بێ لەسەر خوێندکارەکانمان. خاڵێکی تریش ئەوەیە کە خوێندکارەکانمان جارێکی تر وەکو مامۆستا باسی کرد لە داهاتووە هەدەفێک و ئامانجێکی تریانە بێ بۆ ئیشکردن، ڕوئایەکی تریانە بێ بۆ گەڕان و ریسێرچکردن بە دوای بابەتی نوێ و کاری تازە و داهێنان بکەن لە کار و پرۆژەکانیانە لە داهاتووە. بەڵێ تەواو خۆی لەوێ من کە لێ ئامادە بووم خۆم لەگەڵ بینەرانی با بڵین کە هاتوون بۆ پێشانگاکە حتمما گفتوگۆ و دایلۆگ دروستە بێت. یەکێک لەو بینەرانی کە هاتبوو پێم وابێ نوێنەری کللتوری شارەکە بوو، شاری مانهایم با بڵین، لە ڕێی بینینی کارەکانەوە یانی سەرنجدانی زۆر ورد و زۆر بە سەریقەوە تەماشای کارەکانیە کرد. کۆمەڵێک پرسیاری لا دروست بوو. جا خۆی هونەر یەکێک لە وەزیفەکانی هونەر بەڕاستی دروستکردنی ئەو کاریگەریەیە بۆ بینەر کە بینەر بهێنێتە قسەکردن یان وتن. یەکێک لە پرسیارەکانی تەسەوری ئەوەی نەکردو، ینی ئێمە بۆ ستایلان بۆ شێوازە کار بکەین کە ئێمە خوێندکارەکان بە تەواوی ئازادی خۆیانەوە تەکنیک وەکو بیرۆکە و کۆنسپت کاریان کردووە.
پرسیاری ئەوەی هەبووتی باشە ئێوە لە وڵاتێکی باڵین یعنی پرسەکە لە پرسێکی کللتوریەوە بوو بە پرسێکی تریشتان ینی لای ئەو باسی ئاینی کرد ئاینی ئێوە ئاینی ئێوە چین مسلمانی لێمە بە شێوەیەکی گشتی تەبان وەڵام مایەوە وتی ئێوە کریسیان و جوولەکە هەیە لە وڵاتی ئێوە بژی وتم بەڵێ کۆکو کریسیان بەڵێ هەمانە و کلەسامان هەیە ئێمە لە شارەکەی خۆمان وتی جوولەکە وتم پرسیارەکانی تۆزە سێر بوو بەلامەوە دوایی تێگەشتم کە خۆی کەسێک کە جوولەکەی و زۆر بەڕێزیش بوو بەڕاستی و بینەر متابعێکی زۆر جددیش بوو بەڕاستی بۆ هونەر وا دیار بوو وتم بەڵێ ئەمە گەڕێکمان هەیە لە شاری سلێمانی بە ناوی گەڕەشی جوولەکانەوە یعنی کە پێش دروستبوونی دەوڵەتی ئیسرائیل لە خەڵکی تاژیا و جوولەکە بوون و زۆر معاشرەیەکی ینی زۆر ئینسانی هەبووە لە نێوان ئاینەکانە یعنی ئەو پێکەوە ژیانی کە لێرە هەبووە بەڕاستی بنەمایەکی جوانی هەبووە لەمەوە تێگەشتین تێگەین ئێمە کە هونەر تەنها لە سیاقی خۆیان نامێنێتەوە هەنە لە سیاقی ئەو فۆرمی خۆیان نامێنێتەوە هەنگاوانێ بۆ پرسی تر بۆیە لە بۆ من پۆینتێکی سەرنجڕاکێش بوو کە پرسی ئاین هاتە ناوەوە بەڵێ ڕاستەکەی وا دیارە فۆرمی هێڵ لەم ڕاگەیەنراوە هونەریەدا بەرگێکی جیاوازی هەیە ئەبێت چی بێت؟ فۆرمی هەڵ بەڕاستی هەموو کاتێک لە هەموو ئیشێکی هونەریا کارێکی گرنگە کات کە بتوانێت نمایشی ئەو بیرۆکەیە بکات نمایشی ئەو کارە بکاتەوانێک کە ئێمە لێرە بەڕاستی ئیشی تیاکەین کە ئەمە پوینتێکی گرنگە خاڵێکی سەرەکی نمایشکردنی کارەکانە نمایشکردنی ئەو بیرۆکەیە کە لە لای خوێنکار دروستیەکەیت و ئامادەیەکی کە لە داهاتووە بتوانێت پرۆژەی هونەری و کاری نوێی پێ بکات. مامۆستا هیچ حەزەکەم لێرە من خستنە سەرێ بکەم ئەویشەوەیە بەڕاستی ئێمە کەسە دەربارەی بەهای پرۆژەیەکی وە ئەدوین کە چەند جێگرتووە بۆ خوێنکارەکان بۆ پەیمانگە هەتا بۆ کاریگەری لەسەر خوێنکارانی داهاتووی تری پەیماگەش بۆ بەخشینی ڕوانگەیەک لەلایەن ئەو کەسانەی لێ بینەر بوون لەسەر ئێرە لەسەر کارکردنی ئێرە و بە دیاریکراویش لەسەر کارکردنە گرافیەکان ئەویش ئەبێ بیرمان نەچانی کۆشینی و دڵسۆزی کەسانێکی وەکە لەوێ بەڕاستی بەهادینی هونەرمەند خاوەن گەلەریەکە ئەو فەزڵا گەڕێتەوە بۆ ئەو ماندوێتی کە ئەو لەوێ کێشاوێتی ئەو هەوڵی کە ئەو داوێتی زۆر هەوڵیش درا لام وا بێ مامۆستا هێمنیش لەوە ئاگادارە کە خوێنکارەکانیش بچن بۆ ئەوێ چۆ خوێنکارەکان ئەگە بچوونایە بەڕای من زۆر باشترە بوو چکە هەر بۆی خوێنکارەکانیش ئاشنا بن بە کەشی هونەری ئەوێ و زۆر جێگە و پێگەی هونەریشیانە بینی لەوێ خۆشیان زیاتر بەرێکەوتنیان لەگەڵ بینەری کارەکانی خۆیان کرد بەڵام ئەوە بەداخەوە نەگونجە بەڵام پشگیری بەڕێز پارێزگاری سلێمانیشە بێ لە یاد نەکەین لەم پرۆژەیە و وەک گوتیشم هەوڵ و تێکۆشانی و ماندوێتی هونەرمەند بەهادینیش بەڕاستی بۆ مای بڵین دروست بوون و هاتنە پێش و بەدیهێنانی ئەم پرۆژێ دەست خۆش مامۆستاجان تاوانەوە ئەو هەوڵی کە هونەرمەند بایدن دای لەگەڵ ئێمە با بڵین لەگەڵ پەیمانگای هونەرە جوانەکان و خۆشی سەردانی ئێری کرد پێش 3 مانگ لە نمایشکردنی کارەکان تاوان جێگەی سوپاسە بەڕاستی چکە دەرگای ئاوەڵا کرد بۆ ئێمە ماڵەکەی وتاند گەلەرێکەشی کە بتوانین بۆ شێوازە جوانە ڕێکوپێکە ئێمە بتوانین نمایشی تا بکەین لێرە بیرمان نەچێ هەوڵ و مادووبوونی خوێنکارەکانیش ینی زۆر گرنگە پۆینتێکی زۆر گرنگ بوو چکە ئەم پرۆژەیە ئەبوو لە ساڵی 2025 بکرایە مانگی 3 ساڵی 2025 بکرایە لەبەر نەبوونی ئیمکانێتی مادی و وەکو مامۆستاش ئاماژەی پێ ئێمە هەوڵێکی زۆرماندا کە خوێنکارەکانمان بەرین بۆ ئەوێ سەرەتا 15 خوێنکار بوون چکە دوو قۆناغیە گرتوانە قۆناغی 4ەمی گرافیک و قۆناغی 5ەمی گرافیک بەڵام لە ساڵی 2025 تەمان مەبەستمە دواترەوان تەخەڕوجیان کرد نەمانتوانی ئەوان بەرین بەڕاستیەوە ئیشەکانیشمان نمایش نەکردن چکە چوونە دەرەوەی بازنەی پەیمانگای هونەرە جوانەکان و تەخەڕوجیان کردووە با بڵین ئەوەی کەمایەوە لێرە بەڕاستی دکتۆر هەڤاڵیش زۆر هاوکارمان بوو و
سەپۆرتی پرۆژەکەی زۆر کرد و هەروەها من چەند جارێک لەگەڵ جەناوی وەزیری پەروەردەش دانیشتم دکتۆر ئالان وەڕاستی زۆر پشتگیری ئەم پرۆژانە ئەکات و پێشمانوت بۆ داهاتوو ئینشەڵا پرۆژەی تریش ئەبێت و هیوادارین ئێمە ینی تەنها پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی نەبێت بتوانین ئەو پەیوەندیە ڕێکخین تاوان بە هاوکاری هونەرمەند بایدن و گەلەری ئاڤێستا لەگەڵ پەیمانگاکانی تری شارەکانی تری هەرێمی کوردستان. تاوان ئەم گۆڕانکاریەش بەڕاستی لە نەتیجەیە ڕنگانەوەی ئیجابی باشیە بێت بۆ خوێندکارەکانمان بە دڵنیاییەوە. وەکو مامۆستا ئاماژەی پێ خوێندکار هەر لەو سیاقەیە نامێنێتەوە کە لێرە بەس بە دوای تەکنیکەوە بێت. بیری ڕەخنەییەتە پێشەوە، بیریەوە دێتە پێشەوە کە چۆن مامەڵە بکات لەگەڵ بینەرێک کە لە دەرەوەی ئەو ژینگەی خۆیەتی. لەبەرەوە بۆ ئێمەوە پۆینتێکی زۆر گرنگ بوو. مامۆستا وهبی گواستنەوە یان بەستنەوەی هەست و پرسیار و پرسی کۆمەڵایەتی لە دیدگایەکی هونەری قوڵەوە ئایا ئەمە کردەیەکی سەختە؟ بێگومان ئەوە کردەی هونەرمەندانێکە کە خاوەن ئەزمونێکی هونەری زۆر قوڵ بن. هاتنی ئەم پرسیارە لە ناو کۆنتێکستی ئەم پرۆژەیە بۆ کاری خوێنکار هێشتا نەگەیشتوتە ئەو قوڵی کە پرسێکی وە بتوانێت بەرجەستە بکە لە ناو کارەکانی خۆیە، بەڵام ئەتوانرێت لە ناو پەیمانگایەوە هاش کراوە کە دەستپێچێکیان پێبەخشرێ بۆ ئەوەی ڕەچەشکێنی بکەن بۆ ڕیتمێک لە کارکردنی وە. بەڕاستی مرۆڤی کوردیش لە سەرانسەری هەموو بڵین نێوەندی هونەریە و هەموو ئەو مێژوەشکە لە 50 ساڵ زیاترە لە کوردستانی باشوور، هونەرمەندی کورد بەڕاستەوخۆ بەیان ناڕاستەوخۆ نەیتوانێت خۆی لەو بوارە لابە ببوێرێ لە بواری مەسئلە نەتەواییەکان، پرسە کۆمەڵاتی قوڵەکان. هەمیشە دامەزراندنی ڕوئای خۆی لەسەر ئەو پرسانە کردووە، جا دوور نزیک کەم تا زۆر ڕێژەیەکی بە ڕێژەیی بێت دیار یا نادیار بە هەر شێوەیەک بوو بێت هونەرمەند ئەو پرسانی کردوتە سۆنگە و خولگە بۆ کارکردنی خۆی. خوێندکارەکانیش ئێمە لە پەیمانگا بەڕاستی مامۆستایانیش خوان ئەتوان زیاتریش ئاماژە بن بەوە دەستپێکیان لە پۆلەکانی کۆتاییواتە 4 و 5 دەست دەکرێت بەوەی کە وردەوەدا ئەو پرسانە بخرێتە بەردەمیان لە پرسی نەتەوایەتی، لە پرسی کۆمەڵایەتی و حتا پرسە تایبەتەکانی خۆشیان کە دیسان ئەویش پابند و پەیوەستە بە پرسە گشتیەکانەوە. بۆیە هەڵکشانی هونەرمەند تا سەرەکەوێ لە هەڵکشانێکی دوور و درێژی ئەزمموی خۆیان و ئەزمموی کەسایەتی هونەری خۆیان ئەنج ئەتوانێت بەڕاستی من وای بۆ چۆم کە بتوانێت بەرجەستەی ئەو دیوەی ئەو پرسە قوڵە بکات. وڵێ من لەسەر ئەو خاڵی پێشوو کە بەڕاستی هەبوونی پشتیوانی دامەزراوی زۆر گرنگە بۆ خوێندکاران کە بتوانرێت هەم دامەزراوی حکومی هەمیش گەلەریەکان کە فەندی پرۆژەی ئاوا بکەن بۆ خوێندکاران کە بتوانن خۆیان ڕاستەوخۆ بتوانن بەشدار بن لە نمایشکردنی کارەکانیانە لە دەرەوەی کوردستان. بەڕاستی ئەوەی کە لێرە بووە بربەست بۆ خوێندکارەکان نەبوونی ئەو فەندە بوو کە بتوانن وجودیان هەبێ لە کاتی نمایشکردنی کارەکانیانە، کە ئەمە خاڵێکی گرنگە بێت کە بتوانرێت فەندێکی وا دابدرێ یان لەلایەن حکوومەتەوە یاخود لەلایەن گەلەریەکانەوە یاخود وەزارەتی ڕۆشنبیری هەستێ بە دابینکردنی ئەم جۆرە فەندانە بۆ پرۆژەی ئاوا کە ئەمە ئەزمونێکی گرنگ و کللتوریە بێ بۆ خوێندکاران و بۆ مامۆستایانیش کە بتوانن لە داهاتووە بەڕاستی بە شێوەیەکی زۆر تۆکمەتر بتوانن ئامادە بن بۆ ئەم جۆرە پرۆژانە. خۆی دوو پۆینتی زۆر گرنگ هەیە بۆ ئەنجامدانی ئەم پرۆژانە. ئەم پرۆژانە تەوان دامەزراوەکان دیوێشی یان یەکێک لەو پۆینتانی کە زۆر گرنگە دیوە معنەوەیەکەیە کە چۆن ئەو خوێندکارانە یان فێرخوازانە ئامادەکەن کە بتوانن ڕاوەی دەرەوەی سنووری خۆیان بکەن لە ئەوش لە ڕێگەی کاری هونەریەوە. ئەمە پۆینتێکی زۆر گرنگە و دواتریش بەڕاستی داعمی مادی ینی ئەم پرۆژانە بەبێ ئیمکانیت و بەبێ نەبوونی لایەنیشی مادی بەهێست بەڕێوە ناچێت بەڕاستی، چکە ئەرکە تۆ لێرە ئەم کارانە بێتە دەرەوەی سنوور با بڵێن و لەوێ ئامادەکاری بۆ ئەکەیت و لەوێ
بەڕاستی ئەبێ گەلەری بۆ ئامادەکەیت و ئامادەی خۆت پیشاندەی بۆ هاتنی بینەر ینی پۆستەری ئەوێت بڕۆشوری ئەوێت ینی کۆمەڵێک تۆ لەم پێداویستیانەت هەیە ئەمانە هەمووی بەپارەکرێت. من هیوادارم ئەم پرۆژە وەکو یەکەم پرۆژە کە بەشی شێوەکاری پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی کە ئەنجامماندا کە لە دەروی وڵات بوو پرۆژەکە بێت بە خاڵێکی وەچەرخان بۆ کەسانی کەیانەوە فەندی کاری هونەری بکەن و لە ڕێگەی پەیمانگای هونەرە جوانەکانەوە ینی من پێم وا بێت ڕیاکشنی ئەم یان نەتیجەی ئەم کاری کە کردمان لە دەرەوە ڕنگانەوەیشی زۆر باشی هەبوو. بۆیە داواکەم ینی چ لایانی پەیوەندیدار وەکو حکوومەت یان ئەو لایەنانی کە فەندی کاری هونەریەکەن سەپۆرتی ئەم جۆرە پرۆژانە واتە ئەرکی حکوومەتە یان ناوەندە هونەریەکانە لەسەریان کە ئەم پرۆژانە بەتەشی سەوسەکە دوولایەنە ینی تەنها بانەڵێن بەتەنیا حکوومەت بەڵێ ئەرچین حکوومەتی شۆ ئەرچی ئەو ناوەندانەشە کە سەپۆرتی هونەر و هونەرمەندانەکەن. ئێمە زۆر پێمان خۆشە بێت کە ڕای هونەرمەند بەهایدین وەربگرین بەداخەوە ئێستا لەگەڵمان نییە بەڵام زۆر پێمان خۆشە بێت ئەگەر لە وتەیەکیدا باسی ئەم پرۆژەیەمان بۆ بکات با پێکەوە بینەربین. سلااوتان لێبێت سپاس بۆ بەسەرکردنەوەتان بۆ پرۆژەی مانیفێستی هێڵ لە نێوان قوتابیانی پەیمانگای هونەرە جوانەکانی شاری سلێمانی و گەلەری ئاڤێستا کە گەلەری ئاڤێستا هەمیشە لە هەوڵدانی پێکەوەبەستنی هەموو کلتورەکان بێجیاوازی کە بتوانرێت لێرەدا نمایشی هەم مرۆڤایانە و هەم هونەریانە جێگا بکاتەوە. بۆیە لێرەدا من بە خۆشحاڵیەوانە حەزم کرد کە قوتابیانی بەشی گرافیک کە پرۆژەیەکی هاوبەشی کە لە نێوان گەلەری ئاڤێستا و قوتابیانی بەشی گرافیکی پەیمانگای هونەرە جوانەکان لێرە نمایش بکرێت. هەڵبەتە دەمەوێت کە ئەمە دوا پرۆژە نەبێت کە بۆ داهاتوو بتوانین کە لەگەڵ قوتابیەکانی شارەکانی تر و هەم سلێمانی و هەم بەشەکانی تریش کە لێرە نمایش بکەین. ئەویش کەوتۆتەوە سەر ئەوەی کە ئایا تا چ بنەمایە کێمە بتوانین نمایش بکەین. ئەمە بۆ من دەرگایەکی واڵایە لەو پێشیش کە گەلەری ئاڤێستا خۆی نمایشی تایبەتی خۆی هەبووە پێش کە ئێستا گەلەرەکە دەگەڕێتەوە بۆ نزیکەی 70 ساڵە هەیە. بەڵام من لە ساڵی 99 کە لێرە نمایشی لێ دەکەم و لێرە کار دەکەم و هەم ماڵی منیشە. خۆشحاڵ بووم لێرەوە کە بتوانم کە گەلەری ئاڤێستا وەکو ناوەڕۆک وەکو پێشکەشکردنیش کە تەنها کارە هونەریەکانی بەرەمەند و قوتابی و ئەوانەی کە ئارزومەندن لە پرۆژەی جیاوازدا لێرە نمایش بکرێت. هەڵبەتە ئاڵ و گۆڕکردنێکی زۆر بنەمایانەیەکی زۆر بەپتە و دەمەوێت لێرە بە ئاشنابوونی کەسانی جیاواز و کەسانی کە دایانەوێت کە هونەر ببینن کە لێرەدا جێگا بکرێتەوە. بۆ ئەمە بەستە زۆر خۆشحاڵ بووم کە پرۆژەیەکی وەکو مانیفێستی هێڵ کە لەگەڵ هاوڕێی عەزیزم مامۆستا هیمون یەحیا کە توانیمان زۆر بە دەوڵەمەندانە بتوانین پێشکەشی بکەین و سەرسامێکی زۆر کە لەوانەی کە هاتن بۆ سەردانی پێشەنگاکە و کە توانیان ئەوە ببینن کە قوتابیە کە لەو سەردەمەدا ئایا بۆ هێز و توانایەوە دەتوانێت باس لە چهێڵێکی جیاواز بکات. هەمووکو جوگرافیا هەمووکو تەحەداکردنێکی ئێستای کە لەم سەردەمە جەنجاڵەیە تۆ بتوانیت کە فۆرم یان ناوەڕۆکی هونەریانە بتوانیت لە دەست نەدەیت. ئەمە بۆ من اختیارکردنێکی یان هەڵبژاردەیەکی زۆر جیاوازە لەوەی کە تەنها تۆ کاری ئەبستراکت ئامادە بکەیت یا نمایشی بکەیت یا هونەریشی سەردەمیانەی بێ ناوەڕۆک لێرە نمایش بکەیت. هەڵبەتە بۆ من ئەم نمایشەی ئەم قوتابیانە و بریتیە لە پێناسەکردنی پێشنیارکردن نیە تەنها وێنە نمایشکردن نەبووە.
هەڵبەتە وتوێژێکی زۆر تایبەتانەی دروست کردو لە پێناوی ئینسانبوونی ڕۆح و دەربڕینێکی زۆر ڕاستگۆیانە. بۆیە ئەم نمایشە لە داهاتوودا دەبرێتە چەند شارێکی تری وڵاتی بڵین ئەڵمانیا کە دەمەوێت لەوێ نمایششان بۆ بکەم کە ئەمە بۆ من وەکو پێناسەیەکە وەکو شوناسنامەیەکیشە بۆ من کە بەهرەمەند و قوتابیانی وڵاتەکەی من زۆر جیاوازتر تەماشای ئەو دیوە جوانەی ژیانەکەن بە شێوەیەکی هێڵ و بە شێوەیەکی زۆر تایبەتمەند. دووبارە زۆر سپاس بۆ ئێوە. هیوادارم نمایشەکانمان بۆ داهاتوو کە تەنها ڕەش و سپی نەبن، ڕەنگا و ڕەنگ و بریتی بن لە میهرەبانکردنی ئەو دیوەنە شیرین و تاریکی کە لە ژیانی مرۆڤەکاندا دەیوێت خۆی جێگا بکاتەوە. ئێمە دەتوانین بە ڕووناچی و بە هیزرێکی زۆر ئاستێکی ڕووناک بتوانین نمایشەکانمان کە مرۆڤایانە بێت. دووبارە زۆر سپاس. زۆر سپاس بۆ هونەرمەند بەهایدین و بۆ وتەکانی و بۆ شیکردنەوەی لەسەر ئەم پرۆژە هونەریە. ئەم پرۆژەیە هەوێنەکەی چی بوو و دەرەنجامەکەی چی بوو؟ هەموو پرۆژەیەکی هونەری لەم شێوازە کە بەرکەوتنی کللتوری تایە تاوان پێویستی بە بیر و هزرێکی باش هەیە بۆ جێبەجێکردنی جارێ سەرەتا کارەکە و دوایی تاوان جارێ دەرناکەوێت ئێستا لە ئێستا چکە ئێستا زۆر هێشتا پرۆژەکە لە نمایشکردنایە، یعنی تقریبانەوە 2 بۆ 3 هەفتەیە لە نمایشکردنە کارەکان. لەبەرەوە ئەو ڕیاکشنەی کە هەتا ئێستا لەم سەرەتای ئەمە دەستمان کەوتۆ زۆر باشە بەڕاستی، ئەو داواکاری ئەو تەڵەبەی کە هەیە ئێستا لەسەر فراوانکردنی بازنەی نمایشکردنەکە لە ئەڵمانیا هێشتا لە فراوانبوون لایە و ئێمەش خۆمان ڕێکەخینەوەوانێ ینی بۆ نمایشی تر واتە هەنگاوی داهاتووتان هەنگاوی داهاتوومانێ بەس بۆ هەر ئەمەش ڕێخی بەڵە بە دڵنیاییەوە بەڵە بەردەوامە بێت پرۆژەکە بۆ ساڵانی داهاتووش بەردەوام دەبێت. بەڵام تەوان ئەمە پێویستمان و کوتم دوو لایەنە ئیلانی مادیش و معنیشمان پێویستە ئێمە، بەڵام ئێستامانێ بازنەکە فراوانترکەین کە هەر لە ئەڵمانیا و لە چەند شارێکتر پرۆژەکە نمایشکەین. بەڵێ من پێم وایە بوونی ئەم جۆرە نمایشانە کە لێرەوە سەرەتاکەی دەست پێکا کە ساڵانە بتوانین ئامادەکاری بکەین بۆ کردنەوەی فستیڤاڵی ساڵانە بۆ خوێندکارەکانمان، هەتاکو ئاستی ڕۆشنبیری بەڕاستی دەرەوەی پەیمانگا کە بتوان بێن بینەری تابلۆ کارە هونەریەکانمان بن، هەم خوێندکارەکانمان هەم دەرەوە کە ئێمە بینەرێکی باشمان هەبوو بۆ نمایشکردنی کارەکانمان و بینینی لایەنەکانی هونەر وەکو کللتور بێت، وەکو لایانی ڕۆشنبیری بێ، هونەری بێ، هەموو ئەو بابەتانی کە ئێمە لێرە ئیشی لەسەرەکەین و جارێکتر نمایشێکین کە ئەو بینەرانە لێرە هاتن کارەکانی خوێندکارانی ئێمەیان بینی ساڵانە فستیڤاڵمان هەبوو، ئەتوانین بەڕاستی دەرگایەکی کراوە بێت بۆ ئێمە کە بتوانین کارەکان نمایشکەین لە دەرەوە و هاوکارمان من بۆ ئەوەی کە ئێمە چۆن بتوانین ئەم کارانە لە دەرەوەی پەیمانگا نمایش بکەین کە ئەمە بێت دەرفەتێکی باش بێت کە ئاستی ڕۆشنبیری خۆمان لێرە پتە بکەین و تۆکمەیکەین بۆ ئەوەی کە چۆن بڵین پەیوەندیەکان باشتر بکەین لێرە، ئەمە بێت بە دەرگایەکی کراوە بۆ خوێندکارەکان و بۆ پەیمانگاکەش. مامۆستاگیان هیچ قسێک؟ من حەز دەکەم ئەوە باسکەم کە هەوێنەکە و پاڵنەرەکە بەڕاستی ئەبێ یەکێ لە هۆکارەکان بیگەڕینەوە بۆ دڵسۆسی هونەرمەندێکی وەکو بەهادین، چکە زۆرێک لەو هونەرمەندانی کە لە دەرەوەی وڵاتن با بڵین زۆر خەمخۆری ئەوە نین تواناکانی ئێرە، ئاستی ئێرە، جا لەسەر ئاستی مەسەن وەکۆمە پەیمانگەی بێ، لەسەر ئاستی هونەری بێ، یا چەند هونەرمەندە یا تا تاکتاشی هونەرمەندانی کورد بێ بیبەنە ئەوێ. ئەوەش بۆ خۆی لە خۆیان دڵسۆزیەکە بەدیوێکی کەشە بادین بۆ خۆی هۆگریەکی هەیە لەگەڵ هونەری گرافیکە، چکە بەهادین ئازمونێکی باش و تایبەتی هەیە لە کارکردنا لە گرافیک. هەر ئەوەش من تەسەورەکەم بۆ بەوەی کە سۆزداریەک لەگەڵ ئەم پرۆژەیە دروستکە وێ ڕای دڵسۆزەکەی خۆی، چکە بادین هەر ئەم پرۆژەیە نیە، حەزەکەم ئاماژە بۆ بم کە
گەلەری ئاڤێستا بۆ بە پێگە و جێگەیەک بۆ زۆرێک لە هونەرمەندانی تری کورد چ لە کوردستانەوە یان هونەرمەندانی کورد لە هەر لە دەرەوەی لە وڵاتانی ترەوە بەهادین کاری کردووە لەسەروی ئەوانش با بڵێن بانک هێش کات بۆ گەلەریەکەی نمایشی بۆ کردوون کاری بۆ کردوون زۆر جاریش هەستاوە بەوەی کە کوڕاسی تایبەتی بۆ هونەرمەندانە دروست کردووە خۆی چووە تەکلیفی تایبەتی کردووە لە هەندێک لە پرۆفیسۆرەکانی زانکۆی هونەری لەوێ بە تایبەت لە شارەکەی خۆی کە نووسینی تایبەت لەسەر ئەو کارە هونەریانە بنووسن هەندێک جاریش ئەوەشی گرتوۆتە خۆی کە با بڵێن وەرجێڕانی بۆ بکە بۆ کوردی یا بۆ زمانی تری وەکو ئینگلیزی کە کاری گەرتر بێ ئەمانە هەمووی بەڕاستی بوون بە هەوێن بوون بە پاڵنەر وێڕای بێگومان ئاستی تایبەتی کارە هونەرەکان خۆشی لێرە و دڵسۆزی مامۆستایان ئەوەش بەجەیەک بەڵام وەک گوتم بەڕاستی دڵسۆزی ئەو خەمی ئەو بۆ پیشاندانی با بڵین ئاستی هونەری کوردی لەسەر وەک گوتم ئاستی هونەرمەندانی کوردیش بێ یا لەسەر ئاستی پرۆژەی وەکو ئەمە بێ یا لەسەر ئاستی ئەو هونەرمەندە کوردانە بێ کە لە دەروەی وڵاتن ئەمانە هەمووی بەڕاستی بوونە هۆ پاڵنەر بۆ بەدیهێنانی پرۆژەیەکیوە واتە تا چەند گرنگە ئێمە گرنگی بە گەلەریمان بین و ئایا ئێمە گەلەریەکمان هەیە لە شاری سلێمانیا بێگومان هەمانە چەندین گەلەریمان هەیە بەڵام گەلەریەکی وا پرۆفیشناڵمان هەیە ئێمە بتوانین کارەکانمانی تیان نمایشکەین و بیگوێزینەوە بۆ دەرەوەی خۆشمان وێڕای گەلەریە کەسێکان کە هەندێک هونەرمەندان چ لە ماڵی خۆیانە لە جێگەی تایبەتە کە پێیان دراوە ئێمە گەرباز لەوە نەکەین لە زووە چەندین محاولە هەبووە بەڕاستی بۆ دانانی گەلەرێکی وە بەڵام نزیکترین محاولەکان و دیارترینیان و بەدەستترینیان کە ئێشتا لە یادی ئێمە کاریگەری خۆی بەجێ هێشت و واشتا تێنەپەڕیوە گەلەری ئێستاە ئەو گەلەریە کە بە هەوڵی هونەرمەندێک و دارۆ و هونەرمەندانیش کەشکە هاوکاری بوون توانی ساڵگارێکی باش کۆمەڵێک پیشانگەی زۆر پرۆفیشنەڵ لە ئەستێکی باشە پیشان بە هەتا خەمی ئەوەش هەبوو کە ئەو پرۆژانە بگوێزێتەوە بۆ دەروی کوردستان هاوشان بەوەش کۆمەڵێک پرۆژەی لە دەرەوەی کوردستانەوە هێنا بۆنا ئەو گەلەریە کە بۆ ئەوەی ئەو پردی پەیوەندێت دروستکات لە نێوان کوردستان و دەروی کوردستانە و بە پێچەوانەشەوە ئەوە بەڕاستی جێگێک بەڵام بەداخەوە مۆمی ئەو جێگەش لەم دوایانە کوژایەوە کە ئەبوو زیاتر برەوی پێ بدرێت و باڵا بکرێت و پشتگیری پێ بەڵام بەداخەوە ئەو تیشکە هونەریە جوانە باڵاش کوژایەوە بەداخەوە هیوادارین لایانی بەرپرس زیاتر گرنگی بەو بوارانە بن دەستان خۆش بێ ئەگەر هیچتان نەماوە وڵایی ئەر تێبینیەکم هەبوو لەسەر کوردانی دەروی وڵات بەڕاستی ینی لە 4 ڕۆژی نمایشکردنەکە کە من خۆم لێ ئامادە بووم وابزانم 2 یان 3 کەس لە کوردانی دەروی وڵات هاتن بۆ پێشانگاکە کە بەلای منەوە بەڕاستی جێگای پرسیار بوو و لەو شارە بەڕاستی کوردێکی زۆر ئەژی ینی ژیان و ژێواری باڵێن لەوەیە کەچی وەکو بینەری هونەر و متابعی هونەر بەڕاستی وابزانم زۆر و پاڵپشتیان نییە هیوادارم ئەو خاڵە ینی لەمە دو ئەو کوردانەمان کە لە دەرەوەن ینی بینەر بۆ هونەرمەند یانی سەپۆرتێکی زۆر گرنگە و بە تایبەتیش تۆ ینی ئەم بەرکەوتنە کەلتوریە کە لە کەلتورەکەی خۆتەوە هاتووە لەوێ نمایشەکات ینی زۆر گرنگ بوو کە ئامادە بوونە بەڵام بەڕاستی بینەری کورد ئامادە نەبوو بەداخەوە سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بەرنامەیەم هەفتەیەم کۆتایی هات خواتان لەگەڵ